کەسانێکمان هەیە لە کچ و کوڕ تەحملی یەکتر ناکەن لە کاتی نەبوونیە. لە کاتێکە لە پێشی ئێمەیە باو باپیرانمان پێشینانمان زۆربەی زۆریان نەبوون بوون. کەسانێک بوون هەژار، کەسی سادە، بەڵام چەندین ساڵ لەگەڵ یەکە ئەمانەوە و بەوەفا بوون بۆ یەک. ئێستا پارە، سامان، دەوڵەمەندی پێوەرە بۆ کەسایەتی مرۆڤ. بەو واتایی کە ئەگەر کەسێک پارەی نەبوو یان دەوڵەمەند نەبوو، هەژار بوو، زۆر جار بۆی ناڕەخسێ هەزەواج بکات لەبەر ئەوەی ماڵی کچە پێی رازی نابن یان کچەکە خۆی پێی رازی نابێت. بۆ لەبەر ئەوەی بەو جەوە سادەیە رازی نییە، بەڵکو داخوازی و داواکاری زۆر زۆری هەیە. بۆیە جاری وا هەیە ئەم ئینسانە کە دەوڵەمەندە ئەچێتە داوای کچێک پێی ئەدەن رازی ئەبن و زەواجەکەش ئەبێ، بەڵام چونکە ماڵی کچە یان کچەکە مادین، ئەم پیاوە بابەتیشی لێ ئەقەومێ، ئیتر دنیاە بەرزی و نزمیە، دەوڵەمەندی و فەقیریشی تایە، لە سەردەمێ لە سەردەمەکان فەقیرە بێ. ئەم ئافرەتە تەحملی ئەو فەقیریە ناکە، بۆ لەبەر ئەوەی لە پێشترا نییە لە لای قاموسی ئەو نەبووە، نیمە لە لای ئەو نییە، ئەو نازانێ شتێک بە ناوی فەقیری، هەژاری یان تاموچێژی لێ نەبینیوە، ینی هەستی پێ نەکردووە، بۆیە تەحملی پیاوێک ناکا کە مایەپووج بوو بێ یان لە سەردەمێ لە سەردەمەکانە بە فەقیری ژیان بەرێتە سەر. لە کۆمەڵگەی ئێمەیە جاران وا باو بوو ئافرەت زوو بەشوەدرا، بەڵام پیاو درەنگتر ژنی ئەهێنا. ئێستا دیاردەی زوو بەشودانی ئافرەت لە هەندێک لە کۆمەڵگاکانە زۆر باوە و ئەمەش یەکێکە لەو هۆکارانەی کەوا ئەکا ڕێژەی تەلاق زیاد بەرز ببێتەوە. بۆ چونکە مناڵێک کە هێشتا سنی قانونی تەواو نەکردووە، نەگەیشتووە بەو عەقڵا کە بیر بکاتەوە، ڕۆشنبیریەتێکی هەبێ، ئیستیعابی ئەو ژیانە بکات کە پێی ئەوترێ ژیانی هاوسەرگیری لەگەڵ پیاوێکە لە ماڵێکە بەیەکەوە بژین، زۆر جار ئەبێتە هۆی کێشە دروستە بێ. بۆ لەگەڵ ئەو پیاوەیە تەحمل ناکە کۆمەڵێک فەرمانی پێ بکە یان کۆمەڵێک داواکاری هەیە، ئەو ئافرەتە زۆر جار جێبەجێی ناکە. کە ئەڵین ئافرەت نابێت بە مناڵی بدرێ بەشوو، بە فعلی کوڕیش بە هەمان شێوە نابێت بە مناڵی ژن بێنێ، چونکە ئامادەیی ئەو بەرپرسیارەتیەی نییە تا لەسەر شانی هەڵیگرێت، چونکە زەواج بەرپرسیارەتیە بەڕاستی، ینی چ کچ بێ چ کوڕ بێ، زەواجکردن بەرپرسیارەتێکی زۆر گەورەیە. ئێمە تا ئێستا لە ناو گەنجەکانە هەروە زانراوە یەکەم شەوە و کۆمەڵی ڕابواردنە و تەواو دوای ئەوە ئیتر شتێکی تر نایە، بەڵام گەنجەکانمان بەداخەوە بیر لە دوای ئەوە ناکەنەوە کە دوو عایلە بەیەکەوە ئەبەسترێتەوە، ئەم کوڕە خەسووی بۆ دروستە بێ، غەزووری بۆ دروستە بێ، ماڵە غەزوران و ماڵە خەسووان دشی بۆ دروستە بێ، کچەکە بە هەمان شێوە خەسوو غەزور و ئەو بابەتانەی بۆ دروستە بێ، ئینجا مناڵ دێتە ئاراوە. ئەمانە هەمووی بەرپرسیارەتیە، بێدڵی هەمووان ڕاگری. ینی من زۆر جارم قسەیم کردووە، تۆ کە زەواجەکەی لە کچ لە کوڕ تەنها ئەوە نییە کچەکەت هێنایە لای خۆت یان کوڕەکەت بەدەستهێنا، نەخێر، بەڵکو تو دوو عایلە بەیەکەوە ئەبەستیتەوە، بێ هاوسەنگی لە نێوان ئەم دوو عایلێ ئەم دوو خێزانە بپارێزی لە قسەکردن، لە هەڵس و کەوت، لە چوون بۆ میوانی بۆ لایەن، بۆ سەردانیکردنیان. ئەمانە هەمووی بەرپرسیارەتیە، ئەبێ بیری لێ بکەیتەوە. مناڵێک کە هێشتا کە تەمەنی نەگەیشتوێتە ئەو تەمەنەی کە زەواج بکە، ناتوانێت ئیستیعابی ئەو بابەتانە بکە کە خۆی گەیشتووەتە پلەیەک کە ئیتر بەرپرسیارەتی پێ بدرێ. بەڕاستی لەبەرەوە هەڵەیە کچ لە مناڵی بدرێ بەشوو و کوڕیش بە مناڵی ژن بێ.